توخوا چاوێ لەم شارە بخشێنن بەخوا نە کارمانەیە نە کەسابەتمانەیە ئەوە کاکە ئێمە خوێندکارەکەمان تاواکرد ئەی نایە 250 دینار بۆ گیرفان خۆمان پێشەکی بە خێراتنتانەکەم بەڕاستی ئەم شاری کفریە شارێکی زۆر بەڕاستی زۆر دوورە لە هەموو شتێکەوە داواکارین لەلایەنی پەیوەندیدار توخوا چاوێ لەم شارە بخشێنن بەخوا نە کارمانەیە نە کەسابەتمانەیە ئەوە کاکە ئێمە خوێندکارەکەمان تاواکرد ئەی نایە 250 دینار بۆ گیرفان خۆمان نایە 250 دینار بۆ گیرفان خۆمان بێت و دووەم شت بۆ بێ موچەی والله وبیلای ئەوە تا ئەوە فەرمەوە بازاڕەکەی خۆوە چاو خۆتانە دوێنن بەخوا نە کارێکەیە نە کەسابەتەیە وەڵای خوای گەورەش قبول ناکە من لەیرەوە بکوتم بۆ سلێمانی ماڵ و مناڵ جێبێلم و بڕم لەم لاو لەولا بخەوم بڕم بۆ سلێمانی ئیش بکەم وە 15,000 والله داواکارم بۆ کەس نەها بۆ خوای گەورە چاوێ بەم شارە بخشێنن توخوا لە هیچ قانون وڵاتێکدا دیتە پڕۆژەیە و یەک حەفارە بۆ ببرێتە ڕێوە یەک پرۆژەیە گەورە و یەک حەفارە ئیشی تیا بکە یەک حەفارە ئەو چۆن شتووە لەکوێ بیە یەک پرۆژە گەورە بگێ دەست و یەک حەفارێت یا ئیشکا پرۆژەکەی سەدەکە و بەڵگەوە بۆتە سلمی یەک حەفارێت یا ئیشەکە یەک حەفارە بەڵێ ئەوەی بڕیارەکە بکرێ بە کۆرنشین وەڵڵا یەک حەفارێت یا ئیشەکە ئەمە لە هیچ وڵاتێک و لە هیچ قانونیەکان نییە پرۆژەیە گەورە و یەک حەفارێشکە بۆ بێ موچەی وەکو گەنجان داواکارن هەلی کارتان بۆ بڕاقسێن برێت لە قەزاکەیە کوا ئەی حکومەتی هەرێمی کوردستان ئەیوت هەلی کار و کارگە کوا هەلی کارەکانتان کوا کارگەکانتان کوانێ کوا لەم شارە کوا کارگەکانتان کارگەی گەچ و کارگەی ئەوە و کارگەی ئەوەتان بۆ دامە بەس ئەمانە هەمووی قسەی بۆ دەمکوتکردنی خەڵکە بەڕاستی ئێمە زۆر بێکارین زۆر بێکەسابەتین خوا قبوڵەکە وەڵای یەک دینارمان پێ نییە معقول نییە یعنی لەم شارە نە کارێکەیە نە کەسابەتێکەیە داواکارین ئەم شارە بۆ خوا چاوێکی بیا بخشێن هەلی کارێ بۆ گەنجان بڕەخسێنن خوا قبوڵەکە ئێمە لەیرەوە بڕین بۆ سلێمانی بۆ هەولێر بۆ وڵاتانتر بۆ شارانتر بۆ کار